لە ماوەکانی ڕابردوودا زیاد لە چەندین خولی بەڕێوەچوونی دانیشتنەکانی نێوان هەرێم و بەغداد بە سەرۆکایەتی قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆک وەزیرانی دەست لە کارکێشراوەی عێراق عادل عەبدولمەهدی و مستەفا کازمی سەرۆک وەزیرانی ئێستای عێراق بەڕێوەچووە کە تێیدا ماف و شایستەدارایەکانی خەڵکی کوردستان و چارەسەرکردنیان تەوەری سەرەکی بووە. ئامادەکاریش دەکرێت بۆ خولێکی تری کۆبوونەوەکان تا دەرئەنجامی کۆتایی ئەو دانیشتانە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و عێراق ڕابگەنێنرێ. بێگومان ئەوەی کە شەقامی کوردستانی سبیری لێکاتەوە تەنها یەک دەرگاماوەتەوە یەک ڕێگەماوەتەوە کە ڕێگەی بەغایە. ڕێگەی بەغای ئێستاماوەتەوە سەرەوەی کە ئەگەر بێت و بەغا و تاران و ئەنقەرە پێکەوە سەرپشکرێن کورد لەگەڵ کامیان هەڵسوکەوت بێگومان هەڵسوکەوتکردنی بەغا ئەگەر بە هەر شێوازێک بێت هەڵسوکەوتکردن لەگەڵ بەغای ئاسانترە لەگەڵ ئەنقەرە و لەگەڵ تاران. بۆیە بینی ساتر تیمی دانوسانکار لێرە و لەوێ بەردەوام ئەتوانم بڵێم لەگەڵ بەغای پێبڕی بەغان نەبوون و بۆچی لەبەر ئەوەی کە ئێستا هەر ئیداریەن سیاسیەن دیبلۆماسیەن هەرێمی کوردستان بەشێکە لە عێراقیانی بەپێی قانون بەپێی یاسا بەپێی سەرجەمی یاسا و ڕێساکان بەپێ و سەردانانەی کە سەردانی بەغا کراوە بۆ ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیە حکوومەتی مەرکەزی بە سەرۆکایەتی جەنابی کاقوبات سەردانەکان تا ڕادەیەکی زۆر ئیجابی بوون. ڕاست هێشتا نەکەوتونەتە ڕێکەوتنی کۆتایی وجودی کاقوبات کە سەرۆکایەتی ئەو وەفدەی کردووە هەمووەکو کوڕی جەنابی مام جەلال هەمووەکو پێگەی خۆی لە جێگری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەوە پێگەی حیزبەکەشی لە ڕاستیدا ئەتوانم بڵێم بەرچاوڕوونی و بەرەو پێشتوونی باش بۆ لە ڕێکەوتنەکان. ڕاستە بە بۆنەی ڕێکەوتنە جێبەجێ نەکراوەکان لە ڕابردوودا گرفت هاتووەتە پێشەوە، بەڵام ئومێد هەیە ڕێکەوتنەکان بەرەو پێشەوە بڕۆن و شتی باش بکرێت لە ڕێکەوتنەکان جێگەی شتی باش بکرێتەوە. سەرۆکایەتیکردنی قوبا تاڵەبانی لە هەموو دانیشتنەکانی هەرێم لەگەڵ بەغداد کە بە سیاسیکی نەرم و لەسەرخۆ و پش و درێژ ناسراوە خاڵێکی جەوهەریە بۆ بەردەوامیدان با گفتوگۆکان. لە هەمان کاتدا پەیوەندیە سیاسی و دیبلۆماسیەکانی جێگیری سەرۆکی حکومەت لەگەڵ باڵگوێز و کۆنسڵی وڵاتان فاکتەرێکی تری بەهێزە بۆ هەرێم تا لەو ڕێگایەوە دانوستانەکان بە قازانجی خەڵکی کوردستان بشکێتەوە. کاقوبات هەوڵیاوە زۆر بە نەرمی زۆر ڕێگایەکی مولائیم و وتوێژ بگرێتە بەر بۆ ئەوەی هەرچۆنێ بێ هەوڵاتیان هەرێمی کوردستان ئەوانەی چاوەڕێن هەنگاوێک بنرێ ئەم حکوومەتە هەنگاوێک بنێ بۆ خۆشگوزرانی بۆ بەدهێنانی مافەکانی بۆ ئەو دەستکەوتانی کە مافی خۆیەتی و لەم زروفی قەیرانەیە ئەو توانێتی پەڕێنێ. بۆیە من شایەتی بۆ دەم کە کاقوبات ڕۆڵی ئیجابیانەی هەبووە و زۆر لەوە زیاتریش کە ئێستا بەداخەوە زۆر لەلایەنیا زۆر کەس ئەگەر بە دیدێکی تر تێڕوانینی بۆکەن دیدی ڕوانینی من ئەوەیە کە ئەو خۆی ماندوو کردووە بەدەر لە پێگەکەی خۆی پەروەردەی ئەو وایەوە کوڕی زاتێکە کە بەو شێوەیە پەروەردە بووە بۆیە خەمی هاوڵاتیانی خۆی خەمی هاونیشتیمانیانی و خەمی ئەوەی کە نەتیجەیە کە بێ بۆ دەرچێک بۆ ئەم قەیرانانە بەڕاستی لە بەرنامەکانی ئینشاءڵڵا نەتیجەشێ بێ. سپاردنی سەرۆکایەتی تیمی دانوسانکار بە قوبا تاڵەبانی لەلایەن هەرێمی کوردستانەوە بێگومان ئەتوانم بڵێم بێحکمەت نییە. یەک قوبا تاڵەبانی کەسێکی نەرمونیانە، دوو کەسێکە لەلایەن سەرجەم ئەوساتی عراقی و وساتی ئەجنەبی و وساتی ئەقلیمی و خۆشەویستە، سێ خۆی بە تەبع پیاوێکی نەرمە لە کاتی دانوسانە ئەتوانم بڵێم کەسێکی مفاوزە ئەوەی کە پێوترێت دانوسانکارە ئەتوانێت لێرە و لەوێ شت بە بچڕێشت وەرگێ بۆ هێمنی بۆ دیبلۆماسیەتی کە چەند ساڵێکە بەدەستێناوە و ئەشبینم کە شەقامی عراقیش کە سێرەکەم سەرۆکی وەفتی دانوسانکاری هەرێمی کوردستان قوبا تاڵەبانی کە کوڕی ئەو کارێزمان گەورەیە جەلال تاڵەبانیە و جەگری سەرۆکی حکوومەتە قورسایەکی زیاتر ئەیە بۆ وەفدەی ئەگەر هات و کەسێکی تر بێ ڕۆژە لە ڕۆژان لێرە و لەوێ کۆمەڵێک نیشانی پرسیاری لەسەر بێ. کاقوبات پیاوێکی نەرمە پیاوێکی دانوسانکارە و سەلماندی کە ئەتوانێت بۆ هەناسە درێژی بوو نەفەسە درێژەی سەفەرێک دوان سیان چوار لەگەڵ بەغای پێبڕ نەبێ هەتاوەکو بتوانێت قوتی ئەو خەڵکە لە دەمی حکوومەتی بەغا وەرگێتەوە جارێکی. سەرباری بوونی چەندین جیاوازی لە بۆچوونەکانیان، بەڵام هێشتا هەردوو لایەن هەرێم و بەغداد دەرگایان باڕووی یەکتردا دانەخستووە بۆ درێژەدان بە گفتوگۆکان. هەردوو لاشیان تاکی دەکەنەوە کە بۆ چارەسەری کێشەکان پەنا ببرێتە بەردەستوری هەمیشەیی عێراق. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.